ئێستا لە هەرێمی کوردستان دەرگا و ڕێگا واڵایە بۆ ئەوەی کار ئاسانی لە چوارچێوەی یاسا و ڕێنمایەکان بۆ کۆمپانیان ناوخۆیی و بیانەکان بکەن بۆی زۆرترین وەبەرهێنان لەسەر جەم سێکتەرەکان ئەنجام بدەن. داتا و ئامارەکان ئەومان پێ دەڵێن کە ئێستا گەشەیەکی باشی ئابووری لە هەرێمی کوردستان بوونی هەیە بە جۆرێک کۆی گشتی تۆماری کۆمپانیاکان لە ئێستادا زیاترە لە 32,252 کۆمپانیا. لەم ڕێژەیەش کۆمپانیا بیانیەکان پشکی 3,200 کۆمپانیایان بەردەکەوێت. ئەمەش دەرخەری ئەو ڕاستەیە کە ئێستا کۆمپانیا بیانیەکان چاویان لەوەیە کە زۆرترین وەبەرهێنان لە هەرێمی کوردستان ئەنجام بدەن. لە لایەکی دیکەوە لە ڕێگای پێشانگا نێودەوڵەتیەکانەوە دەیانەوێت زۆرترین وەبەرهێنەر و بازرگانی بیانی بێنە هەرێمی کوردستان. بە جۆرێک تەنها ئەم ساڵ تا کۆتایی ساڵ لە هەولێری پایتەخت 15 پێشانگای نێودەوڵەتی جۆراوجۆر لەسەر جام سێکتەرەکاندا دەکرێتەوە کە ئەمەش دەرخەری ئەو ڕاستیەیە چۆن ئاسانکاری بۆ کۆمپانیا و وەبەرهێنە بیانیەکان دەکرێت تا بێنە هەرێمی کوردستان. کۆمەڵێ بابەتی گرنگتر هەیە کە کۆمپانیا ناوخۆیەکان چۆن بتوانن بە هاوبەشی لەگەڵ کۆمپانیا بیانیەکاندا کار بکەن. لەلایەکی دیکەشەوە لە ئێستا لە دەستەی وەبەرهێنان کار لەسەر ئەوە کراوە کە لیژنەیەک پێک بێنرێت بۆ ڕاکێشانی وەبەرهێنانی زیاتر پێکەوە. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆم بابەتە بکەین. هەرێمی کوردستان جێی متمانەی وەبەرهێن و کۆمپانیا بیانیەکانە. بە جۆرێک ساڵ لە دوای ساڵ ئەم ژمارەیە ڕوو لە زیادبوونە. ئێستا وڵاتان بە چەند شێوازێک ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن لەسەر ئاستی باڵا و بە نوێنەرایەتی وڵاتان و بەشێکی دیکەشیان لە وڵاتانە لە ڕێگای پێشانگا نێودەوڵەتیەکانەوە دەیانەوێت ئاشنا بن بە دۆخی بازرگانی و وەبەرهێن لە هەرێمی کوردستان. ئێمە کۆمەڵێک کۆمپانیا مەریشیمان لەگەڵا ناوبانجی باشیان هەیە لە جیهان و تەنانەت لەوانەیە ئێوەش بیان ناسن. کۆمپانیاکان جیاوازن و ئەو خزمەت گوزاریانەی پێشکەشی دەکەن جیاوازن. بۆ نمونە ئەو کۆمپانیانی کاریان پرۆتۆکۆل و ئەتەکێتی میوانداریکردنە، کۆمپانی وەبەرهێنا لە نەوت و گازدا، کۆمپانیای تایبەت بە چۆنێتی بەرگریکردن و پاراستنی یاساییش، کۆمپانیای تایبەت بە کارتی پەروەردە و فێرکردن، هەروەها کۆمەڵێکی دیکەی ڕێکخراوی قازانجنوویستی دیکە. ئەم کۆمپانیانە ماوەی چەند ساڵێکە لە کوردستان و خزمەتیان کردووە و سەرکەوتوو بوون لە کارەکانیان و وەبەرهێنانیشی باشیان کردووە، بەڵام هەوڵی باشترکردن و زیاترکردنی کارەکانیان لە کوردستان. لایەنی یاسایی بۆ کۆمپانی بیانی تاوەکو بەرهێنان بکات زۆر ڕێبڵاوی کراوە، واتە ئازادی و یەکسانیەکی زۆر درراوە بە کۆمپانیا بیانیەکان تا بێنە کوردستان و بەرهێنان بکەن. ئەمەش بە مەبەستی زیادکردنی خزمەت گوزاریەکانە. لە ڕووی یاساییەوە کۆمپانیەکانی ناوخۆی کوردستان هیچ جیاوازیشان نییە لە کۆمپانیا بیانیەکان، وەک یەک مامەڵەیان لەگەڵ دەکرێت. بێگومانە مەش ئارەزووی کارکردنی زیاتر بۆ وەبەرهێنەرەکان دروست دەکات. هەروەها ژمارە و کۆمپانیانە زیاد دەکات کە دێنە کوردستان بۆ خزمەتکردن. ئەوەی بۆ ئێمە و ئەندامەکانمان گرینگە ئەوەیە بە شێوێکی دادپەروەرانە و بە یەکسانی مامەڵەمان لەگەڵ بکرێت. مافی ئەوەمان هەیە داوای بەڵگەنامەی ڕاستی بوون بە ئەنجامدانی وەبەرهێنان بکەین و هەروە بە شێوەیەکی یاسایی قازانج بکەین. پرۆسەی بە دیجیتالکردن زۆر گرنگە بۆ بابەتی ئاڵوگۆڕ و بەڕێکردنی کارەکان. یەکێک لەو بابەتانی لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیرانی کوردستان گفتوگۆمان لەبارەوە کرد بابەتی ئیفیزا بوو کە ئاسانکاریی زۆر بۆ ئەو کەسانە دەکات کە دەیانەوێت سەردانی کوردستان بکەن. دەتوانن بە شێوەی ئۆنلاین داوای ئەم فیزێ بکەن. ئەمەش کارەکان ئاسانتر دەکات و کاتێکی کەمتری دەوێت بۆ ئەنجامدانی. وەک دەزانین بە دیجیتالکردن هەنگاوێکی گەورەیە و بەرەو پێشکەوتن. ئەوەی دەیبینین لە کوردستان کارێکی زۆر باش کراوە بۆ ئەم بەبەستە لە هەموو سێکتەرەکان. لە ڕووی وەبەرهێنانەوە ئێمە پڕکردنەوەی فۆرم و داواکاریەکان و تۆمارکردنی زانیاری کۆمپانیەکان و ژماری کارمەندەکان. من دەتوانم بڵێم ماوەی 12 ساڵە بە بەردەوامی سەردانی کوردستان دەکەم. ئەگەر ساڵی 2000 سەردانی نەکەم، ساڵی جارێک هاتووم. هەموو ساڵێک پێشکەوتن دەبینم لە هەموو بوارەکان و هەموو لایەنەکانەوە. کوردستان وڵاتێکە دەرگای خۆی بەڕووی پێشکەوتن کردوتەوە. بە خێراتنی هەموو بیرۆکیەکی تازە دەکات کە خزمەتی وڵاتەکە بکات. بەڵام ئەوەی دەیبینم پێویستی بە وەبەرهێنەری بیانی زیاترە لە هەموو سێکتەرەکان. ئەو پێشکەوتنانی بەرچاون لە ڕووی بیناسازی و ڕێگاوبانەوە بە تەواوی هەستیان پێ دەکرێت گۆڕانکاریان بەسەر دەهاتووە.
بەڵام هەرێمی کوردستان پێویستی بە دیاریکردنی جۆری و بەرهێنانەکەنیتی. پاراستنی یاساییشی وڵات زۆر گرنگە بۆ ئەوەی و بەرهێنەری بیانی ڕوو لە وڵاتەکە بکات. بە خۆشحاڵیەوە من ماوەی 12 ساڵە هاتوچی کوردستان دەکەم. هەموو کات هەستم بە هەبوونی ئارامی و ئاسایشی تەواو کردووە. تەنانەت وە بەرهێنەرە بیانیەکان زۆر بە دڵنیایی دێن و بێ هیچ خەمێک دەیانەوێت لە کوردستان کار بکەن. بۆ ئەمەش پێویستە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین. پێویستە سوپاسی سەرۆک و سەرۆکوەزیران و پێشمەرگەکانی کوردستان بکەین بۆ ئەو کاری دەیکەن لە پێناو و پاراستنی یاساییشی کوردستان. هەرچەندە ڕوبەڕووی کێشە دەبنەوە، بەڵام بە سەرکەوتووی بە سەرکێشەکاندا زاڵ دەبن و ئاساییشی هەرێمی کوردستان دەپارێزن. جیاواز لە ساڵانی ڕابردوو دەبینین لەم ساڵدا لە هەولێری پایتەخت زۆرترین پێشانگا دەکرێتەوە. هۆکاری ڕئیسی چییە کەم هەموو پێشانگایە لەم ساڵەدا دەکرێتەوە؟ ئامانجی سەرەکی لە ساڵی 2023دا کردنەوەی پێشانگایەکی تایبەت بوو. کاتێک ئەو بڕیارەماندا ژمارەی پێشانگاکان گەیشتە 15 پێشانگای نێودەوڵەتی. ئەمەش بەهۆی ئەوەوە بوو کە پشمان بە کۆمپانیا بیانیەکان بەست بوو بۆ بەشداریکردن لە پێشانگاکاندا. ئێمە پشتگیری کۆمپانیا بیانیەکان دەکەین کە بێنە کوردستان و بەرهێنان ئەنجام بدەن. حکوومەتی هەرێمی کوردستان زۆر یارمەتی وە بەرهێنەرە بیانیەکان دەدات بە مەبەستی خزمەتکردنی کوردستان، هەر بۆیە ئەوانیش ڕوو دەکەنە ئێرە. دەوری شەریکاتە ئەوروپیەکان چییە؟ ئەجنەبیەکان چییە بۆ کردنەوەی پێشانگاکان؟ ئایا بەشداریکردنیان لە چه ئاستێکدایە کەمە یاخود ئەم ساڵ ژماری کۆمپانیا بیانیەکانی زیادی کردووە لەم پێشانگایانەدا؟ يعني بالنسبة للشركات الأجنبية في المعرض القادم ده اللي هو يوم 23 لەو پێشانگا نێودەوڵەتیەی کە لە 23 پێنجدا ئەنجام دەدرێت زیاتر لە 150 کۆمپانیای بیانی بەشداری تێدا دەکەن لە هندستان و چاینا و تورکیا و ئێران و میسر و وڵاتانی تریش. زیاتر لە 12 وڵات بەشداری تێدا دەکەن. ئەم پێشانگایە بەهۆی یارمەتیدانی بێ ئەندازەی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ کۆمپانیا بیانیەکان. هەر لە سەرەتای پێشکەشکردنی داخوازیەکانەوە یارمەتی دەدرێن هەتا دوایین هەنگاویان. ئەمە شوای کردووە و بەرهێنەری زیاتر ئارەزووی کارکردن بکەن لە کوردستان. پێشبینیەکەن تا کۆتایی ئەم ساڵ ینی لە کۆی سەرجەم پێشانگاکان چەند کۆمپانیای بیانی بێنە هەرێمی کوردستان و بەشداری پێشانگا نێودەوڵەتیەکان بکەن؟ ئەم ساڵ زیاتر لە 15 پێشانگای تایبەتی نێودەوڵەتی کراوەتەوە. ژمارەی کۆمپانیا بیانیەکان تاوەکو ئێستا 2000 بۆ 2500 کۆمپانیا دەبێت. هێشتا زیاتریش دەبێت چونکە کاتمان ماوە. ژمارەی کۆمپانیا بیانیەکان لە هەرێمی کوردستان. کۆمپانیا تورکیەکان 1423 کۆمپانیا بەڕێژەی 143. کۆمپانیا ئێرانیەکان 461 کۆمپانیا بەڕێژەی 111. کۆمپانیا ئیماراتیەکان 185 کۆمپانیا بەڕێژەی 106. کۆمپانیا بەریتانیەکان 147 کۆمپانیا بەڕێژەی 104. کۆمپانیا ئەمریکەکان 141 کۆمپانیا بەڕێژەی 104. لە ساڵانی ڕابردوو بەڕێوەبردنی پێشانگا و ڕێخەرانی پێشانگا نێودەوڵەتیەکان لەلایەن ستافی بیانیەوە بەڕێوە دەبرا، بەڵام ئێستا ستافێکی ناوخۆ بە شێوەیەکی جیاواز پێشانگا نێودەوڵەتیەکان بەڕێوە دەبن و ئێستا زۆرترین بەشداریش لە پێشانگاکاندا لەلایەن کۆمپانیا بیانیەکانەوەیە. تایبەت بە پێشانگای نێودەوڵەتی لە ساڵانی ڕابردووە دەمان بینی کۆمپانیاکان، شەریکاتە بیانیەکان بە تایبەتی وڵاتانی دراوسێ تورکیا، ئێران، میسر سەرپەرشتیار بوون لە پێشانگاکان، ئەوان پێشانگاکانیان بەڕێوە دەبن. ئێستا لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر چۆنە کارەکان؟ هەر کۆمپانیا بیانەکان دەیبن بەڕێوە یا بە هەماهەنگی دەیبن بەڕێوە؟ بەڵێ طبعاً ئەم ساڵ لەگەڵ دەست بەکاربوونی سنتەری پێشانگا نێودەوڵەتیەکانی هەولێر بە ستافێکی نوێوە ئەم شتە نەهێڵدرا الحەمدولیلا. شتەکان تقریباً 90% بە ساڵحی خۆمان شکاوتەوە و ستافێکی نوێ دانراوە و خۆماڵی پێشتر چۆن بوو. پێشتر شەریکات دەهات
قاعەکانیان وەردەگرتەوە بخۆشیان پێشانگەکانیان بەڕێوە دەبێت بەڵام ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە سنتەری پێشنگانی دەوڵەتەکانی هەولێر ستافەکەی بخۆی و خۆماڵیە و بخۆشمان پێشانگا بەڕێوە دەبین مەجموعەیەکی کەم شەریکات دێت پێشانگە بخۆیان تایبەت بخۆیان بەڕێوە ببن باشە لە ڕووی ئەوەی کە ئێستا سیاسەتێکتانەیە زیاتر کار لەسەر کۆمپانیا بیانەکانەکەن کە بێنە هەرێمی کوردستان ئەم پەیوەندیە چۆن دروستەکەن چۆن پەیوەندیەکەن بەم کۆمپانیا بیانە ئەوانەی کە لێرن پەیوەندیان پێوەکەن یاوە شیرەکەتان زۆر زیاتر کردوڵەوە بەڵێ طبعاً کە ئێمە هەر پێشانگایەک بەڕێوە دەبن تیمێکی پرۆفشنالمان هەیە و نێودەوڵەتیە کۆنتاک لەگەڵ شەریکاتی دەرەوە دەکاتن بۆی بین و لێرە کۆمپانیەکان خۆیان ڕارز بکەن و نمایشی کەلوپەلەکانیان بکەن و ئەو جموجۆڵە بازرگانی کە پێشتر دەبردرایە دەرەوەی وڵات لە دەرەوەی وڵات بزنس دەکرا B2B بزنسمان لەگە بزنسماندا دەنیشت و سەفقاتیان دەکرد و وەکالاتیان دەگەڕاندەوە بۆ هەرێمی کوردستان نا ئێستا بخۆمان سنتەری پێشانگانی و دەوڵەتەکانی هەولێر ستافەکەی بخۆی کۆنتاک لەگەڵ دەرەوە دەکاتن وڵاتان دێنێتن لێرە لە پێشانگا ژەیەکیان بۆ دەکاتەوە بە مەسافەیەکی بزنسی B2B لێرە سەفقاتگەری دەدەن و لێرە وەکالاتەکان و اتفاق دەکەن بابین باسی ئەو ئاستی پێشانگاکان بکەین مەسەرەن دەبین پێشانگای نێودەوڵەتی هەولێر باشە لە چه ئاستێکانی بە مانای کەلیمە ئەوەیە نێودەوڵەتیە بەتەکیت شاهێدیش لەسەرەوە کە نێودەوڵەتیە ئێستا ئەمە 23 مانگی ئەم ساڵ 23 پێشانگایەکمان هەیە بە ناوی ئێربیل بیلد ئەکسپۆ پێشانگای بیناسازی و ئاودانکردنەوەی کە لە بەرگی 13هەمینیشیدا خۆشبەختانە لە کۆی 364 کۆمپانیا و بڕاند 190 ئەنتەرناشناڵە 120ەکەی لۆکاڵە ئەمە بخۆی لە شاهێدە لەسەرەوەی پێشانگەکانمان نێودەوڵەتین خاڵێکی تر کە زۆر پێم خۆشە بەڕاستی باس بکەم بۆمە دەستکەوتە بە دەستکەوتی دەزانین ئەگەر تەماشە بکەن لە هەموو عێراق 35 پێشانگە هەبێتن 15 تا 16 17 پێشانگە لە هەرێمی کوردستان و بە دیاریکری لە هەولێری پایتەختە کار و چالاکی پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ ساڵی 2023 لەم ساڵدا 15 پێشانگای نێودەوڵەتی جۆراوجۆر دەکرێتەوە 2600 کۆمپانیای بیانی بەشدار دەبن 320 سەرمایهداری نێودەوڵەتی لەسەر ئاستی وڵاتان بەشدار دەبن ئەو وڵاتانەی زۆرترین بەشداربوویان هەیە لە پێشانگاکاندا سعودیا، قەتەر، عومان، ئیمارات، تورکیا، میسر، هندستان، چین، ئەڵمانیا، ئێران، ئیتالیا، عێراق. 180 کۆمپانیاکان بیانین کە بەشداری لە پێشانگا نێودەوڵەتیەکان دەکەن و 120 کۆمپانیا ناوخۆیەکانی هەرێمی کوردستانن. داتاکانی تۆمارکردنی ناوی بازرگانی و کۆمپانیا ئاماژە بۆ ئەوە دەکەن کە ژمارەی کۆمپانیا بیانیەکان لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوونە بە پێی پلانی حکومەت لە چوارچێوەی هەموو ڕێنماییەکان ئاسانکاری تەواو بۆ بازرگانە ناوخۆیی و بیانیەکان بکرێت. هاوکات بوونی سیستەمی یەکپەنجەرەیی و تۆمارکردنی ناوی بازرگانی و کۆمپانیا بە نرخێکی گونجاو هۆکارێکی سەرەکیە بۆ زیادبوونی ژمارەی کۆمپانیا بیانیەکان لە هەرێمی کوردستان. ئەوەی کە من دەمەوێت زیاتر تەرکیزی لەسەرکەمەوە بابەتی کۆمپانیا بیانیەکان کە دێن پێم وابێ ژمارێکی زۆر کۆمپانی بیانی هەن لە هەرێمی کوردستانە ئەو ڕێکارانی کە بۆ کۆمپانیایکی ناوخۆیی دەکرێت هەمان ئەو ڕێکاران کە کۆمپانیایکی بیانیش بتوانن بێن لێرە کار و بازرگانی خۆیان بکەن ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی تۆماری کۆمپانیەکان چەند هەنگاوێکی جددیمان لە ئەو بابەتەدا لە سەرەتادا سیستمی یەکپەنجەرەیی لە فەرمانگەکەمان بە شێوەیەکی جوزئی داناوە لە ئێستادا پرۆسەی تۆماری ناوی بازرگانی جانایی پیشەوەران بیان ناوی کۆمپانیا و هەروەها تۆمارکردنی کۆمپانیای نیشتیمانی لەم سیستەمی یەکپەنجەرەیە خۆی دەبینێتەوە وەکو تێستێک وەرمانگرتووە وەکو معلومە هەرێمی کوردستان من شوێنێکی زۆر لەبارە بۆ بەرهێنانکردن لە شارەکانی هەرێمی کوردستان لەبەرەوەی استقرارێکی ئەمنی اقتصادی لەو منطقەی هەیە و ئەو ئاسانکاریانەی کە ئێمەش کردومانەوای کردووە کە زۆربەی زۆری کۆمپانیا بیانیەکان لە هەرێمی کوردستان خۆیان تۆمارکردن نەوەک بچنە مەرکەز و بەغدا ینی نمونەشمان هەیە بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئێستا 3252 کۆمپانیا خۆی تۆمار کردیە 3200
هەشتایان بیانین 28,000 خۆماڵین ئەگەر بین مقارنەی بکەین لەگەڵ بەغدای ناگاتە ژماری کۆمپانیە بیانیەکانیان ئەوانین ئەمە جگە لەوەی ئەوەش لە بیر نەکەین ئێمە ئاسانکاری یاساییمان کردووە بە هەمواری یاسایی و پەیڕە و کە هەروە بەرهێنێکی بیانی بتوانین سەتاسەتی پشتی کۆمپانیایەکی خۆماڵی یان سەتاسەتی پشکەکانی کارگەیەک لە هەرێمی کوردستان بە ناوی خۆیان بکەن لە کاتێکدا لە بەغدا لە ناوەندی عێراق ناتوانن لە 149 زیاتر ئەمە بکەن کە ئەمە شوای کردووە ببێتە هۆی جێ و سەرنجی بیانیەکان بێن سەرمایە گوزاری لە هەرێمی کوردستان بکەن ئەوەش لە بیر نەکەین کە ئێمە فەرمانگەکەمان چالاکی بریکارنامەی بازرگانی لە خۆ دەگرێت پرۆژە یاسامان ئامادە کردووە بۆ ئەوەی هەمواری ئەو یاسایە بکەینەوە بتوانن بریکاری بیانی نەک بریکار خاوەن ئیمتیازی بیانی بتوانی موازع لە هەرێمی کوردستان دابنێن لە ڕێگەی بریکاری عێراقی تەوزعی ماوادەکانیان بکە ئەمە شوا دەکە ئەمەش کرانەوەیەکە کە وای کردووە ببینە هۆی ئەوەی کە زۆرترین خەڵک لێرانە. کاک بەڵند بابەتێکی تر هەیە تایبەت بە پێشنگانی و دەوڵەتەکانە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان هەولێر سلەیمانی دهۆک دەبینین ئەم ساڵ زۆرترین پێشنگا دەکرێتەوە پێشنگای نێودەوڵەتین بەڵام ئەوەی کە سەرنجی زیاتری ڕاکێشاون بە ڕێژەی زیاتر لە 180 کۆمپانیا بیانیەکانن پشکداری ئەم پێشنگایانە دەکەن ئەمە دەرئەنجامی ئەو سی قەومتمانێ نییە کە بەڕێستان باسەتر کار ئاسانی یاسایی دەکەن لەوێ و پێشبینی ئێوە چییە ینی ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بێ لە هەرێمی کوردستانە ئەین دەتوانین بڵێن ژماری کۆمپانیا بیانەکانیش بەرەو هەڵکشان دەچێت بەکی دەوانی کە باسمان کرد هەروەکو باسم کرد ئەو ئیستقراری ئەمنی و اقتصادی و ئاسانکاریە یاساییانە و هەروەها هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە وای کردووە ژمارەیەکی زۆر و بەرچاو لە قونسوڵخانەکانی هەرێمی کوردستان لێرانە بکرێنەوە بەشی ئابووریشیان تەوان کە ئەمە شوای کردووە زۆربەی زۆری پێشانگەکان وڵاتانی بیانی ئەنجامی بدەن کە گرنگ ئەوەیە نمونەش هەیە یعنی کە وای کردووە ئەم کۆمپانیا بیانیانە زۆربەی زۆری کۆنتراکت و کۆمپانیای تێکەڵاو دروست بکەن نمونەمان هەیە ئێمە زیاتر لەو 28,000 کۆمپانیایە تەسەوڕ دەکەم 5,000یان هاوڵاتیانی بیانی ینی خەڵکی بیانی پشکدارن لەم کۆمپانیا لۆکاڵانە کە ئەمەش زادەی ئەم پێشانگا و ئەم تێکەڵبوونەیە. ژمارەی کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان کۆمپانیا ناوخۆییەکان 28,976 کۆمپانیا کۆمپانیا بیانیەکان 3,276 کۆمپانیا کۆمپانیای پشکدار لەگەڵ کۆمپانیا بیانیەکان 5,000 کۆمپانیا ساڵانە لە هەرێمی کوردستان 1,000 بۆ 1,500 کۆمپانیا دادەمەزرێت. بەهۆی باشبوونی دۆخی ئابووری کوردستان و بوونی دڵنیاییەک بۆ هاوڵاتیان و بازرگانان ئێستا بەشێکی زۆر لە کەرتەکان جموجۆڵێکی باشیان هەیە و تایبەتی سێکتەری خانوبەرە ئەمە جیالەوەی زۆربەی کڕیارەکان بۆ ئەو کەرتە کەسانی بیانین. ڕۆژەی باشان لە هەولێرا بە مۆدێرن بە ستاف و کۆمپانی ناوخۆی دروست کراون کێن ئەوانەی کە یەکەکانی نیشتەجێبوو نەکڕن لە هەرێمی کوردستان زیاتر هەمیان ناوخۆین یا بیانیشیان تێدایە؟ ئەوانە یەکەی نیشتەجێبوون دەکڕن نازیاتری بیانیە ناوخۆیەکە زۆر کەمترە لە تا ئەوی لە بیانیەکە هەیە لەبەر چەندین هۆکار هەیە کە لە وڵاتانی دراوسێ یەکەی نیشتەجێبوون خاستەن باباسی حکوومەتی عێراقی بکەین کە وا دانراوە بەپێی ئاماری پسپۆری ئابووری عێراق کە یەکەی یعنی هاوڵاتی دەگاتە 50 ملیۆن کەس 50 ملیۆن کەس و لە هەمان کاتدا 21 یەکەی نیشتەجێبوون کەم کرایتەوە لە دەوڵەتەکانی تر یعنی ئیدراوسێ دەتوانم باز بکەم لێرە بیانیەکان ئەکید پەنا دەبەنە سەر کوردستان هەروەها دوای بوو مەلەرزەی تورکیاش کە ئیقامە نوێ نەکراوە یان ترس و ئەو هەبوو ئیتر هەمووی
پەنا دەباتە بەر هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێر کە عاسیمەیە. باشە لە ڕووی ئەوەی کە هەرێمی کوردستان بەناوچێکی ئارامە مەسەلە ئەم ئارامی و چۆڵی ئاسانکاریە بۆ هاوڵاتیانی بیانی و کۆمپانیەکانی بیانی ئایا هۆکاری سەرەکی شەکە بێن لێرەوە بەرهێنان بکەن؟ ئەوە لە چەندی خاڵ خۆی دەگری کەمیان هەم ئارامگیری و سەقامگیری هەرێمی کوردستان کە زۆر ڕەخسایە، دووەمیان لە هەرێمی کوردستان چەندین شت کرا نەک لەبەر ئەوەی کە بە تەنها هاوڵاتی ناخۆ بۆ هاوڵاتیانی بیانیش فقڕی تاپۆکردن لێرە زۆر گرنگە کە هاوڵاتیی بیانی دێ لێرە شتێک بکڕ یەکسەر دەڵێ تاپۆ دەکرێت بە بیانی هیچ کێشەیە ئەو کێشەیە نەماوە چونکە زیاتر لە 45 زەوی نیشتە جێبوون لە هەرێمی کوردستان بە تاپۆ کراوە و ئایا ئەو پرۆژانە یعنی ئەو زەویانە ئەگەر پرۆژەی لەسەر بوو بێ لە عقدی کارتەوە کرایتە تاپۆ و ئەگەر بە تەنها زەویش بێ یعنی ئەگەر وەبەرهێن پرۆژەی لەسەر دروستکە یەکسەر بە مەشروعی تاپۆ دێتە ناو بازار ئەوە ڕێخۆشکەرە بەکیت. باشە ئێستا تۆ لە کۆمپانیاکەی خۆت بنمونە بە من بڵێ باشە ئەگەر لە مانگێکە چەند کڕیارت هەبێت مەسەڵانەی کە دێن یەکەیان بۆ بکڕیا بۆیان بفرۆشی چەندیان ناوخۆین و چەندیان بیانی؟ ئاماری ناوخۆیەکان زۆر کەمترە لە چاو بیانیەکان یەکجار زۆرترن. یعنی ئەوەندەی لەوانەیە ئێستا بڵم لە ناو کۆمپانیاکەی من ١٠ ناوخۆ دەیکڕی ١٠ بیانی دەیکڕی. وەرگرتنی بڕی ناوی بازرگانی لە هەرێمی کوردستان و چاکسازیەکانی کابینەی نۆیام. ناوی کوردی لە 600,000 دینارەوە بۆ 50,000 دینار کەم کراوەتەوە. ناوی عەرەبی لە 600,000 دینارەوە بۆ 50,000 دینار کەم کراوەتەوە. ناوی ئینگلیزی لە 1,200,000 دینار بۆ 50,000 دینار کەم کراوەتەوە. ڕسوماتی کۆمپانیاکان لە 153,000 دینارەوە بۆ 62,000 دینار کەم کراوەتەوە. یەکێکی دیکە لە هۆکارەکانی زیاتربوونی کۆمپانیا بیانیەکان ڕۆڵی بەرچاوی کۆمپانیا ناوخۆیەکانە لە هەرێمی کوردستان کە جێدەستێکی باڵایان هەبووە لە ئەوەدانکردنەوەی وڵات ئەمەش بۆتە ئەوەی کە سەرنجی کۆمپانیا بیانیەکان زیاتر ڕابکێشن و بێنە هەرێمی کوردستان و بەرهێنان ئەنجام بدەن. ئەوەی کە هەستی پێگرێت لە هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی کۆمپانیا بیانیەکان زۆر بارز کرابن زۆر گەورە کرابن لە کاتێکە ئێمە چەندین کۆمپانی ناوخۆییمان هەیە و ڕێژە و سەرمایی و بەرهێنانی ناوخۆیش زۆر زیاتر لە کۆمپانیا بیانەکان بزانین کۆمپانیا ناوخۆیەکان لە هەموو بوارەکانی لە بوارە جیاوازەکان هەرێکۆ بە پێی اختصاصی خۆی ڕۆڵیان چی بووە؟ هەمومان پێمان وایە کۆمپانیەکانی بیانی باشترن یا بە وردترن یا بە ئەکادیمیترن بەڵام خۆشبەختانە خۆت گوتنی لە چەند ساڵی ڕابردوو ئەو شتە تۆزە کاڵ بوویتەوە بە بۆنەیەوەی بەڕاستی چەند با بڵێن جیلی نوێ چەند ئیشی نوێیان بینیوە چەند وڵاتیان بینیوە خۆشمان ئاسایی ئێمە لە لای خۆشمانە خۆمان بە نمونە دێنینەوە کە دەرەوەمان بینیوە ئیشی خەڵکمان بینیوە با بڵێن ئیشکردن بە تیممان بینیوە بە بڕوای من ئەوەی کە پێشتر کۆمپانیا بیانیەکان زۆر بەرچاو بوون بەوەی کە ئەوان زۆر بە تیم ئیشیان دەکرد ئیشکردن بە تیم لە لای مە زۆر شتێکی نوێیە لایانی تەلارسازی و باڵەخانەی بەرز و جوان و بە دیزاینێکی جیاواز یەکێکە لە هۆیەکانی بژانەوەی وڵات لە ڕووی ئابوووریەوە یعنی ئەمە واکات و بەرهێنەری بیانی سەرمایهداری بیانی کێش بکاتە ناو هەرێمی کوردستانەوە ئەمامان هەیە لە هەرێمی کوردستان تا بتوانین لەم ڕێگایەوە دەرفەتێکی تری بتۆزینەوە کە ئابوووریەکی خۆمان بەهێزتر بکەین دڵنیام ئێمە لە لای خۆمان چەندان پرۆژەمان کردو بەو دواییە با بڵێن لە سوۆشیال میدیا شاهدی ئەو مۆزوعەیە و برادری تریشمان هەیە مەکاتبی تر هەیە کە ئیشی زۆر باشیان کردووە بەڵام لەوەی ئەمە بزەبت نەکەر پرۆژەی جوانمان هەبی لەوەی کە خەڵک بێت سێری پرۆژەکەی بکە پێم خۆشە یەک نقطەی بڵم کە بەڕاستی پێویستە کەڵچەر داخلی دیزاینەکانمان بکەین بۆی کەەوە مۆرکەچی مەی پێوە دیاربی یانە کە مرکز تەقافیەک لێرە دروست بکرێ مەفروزە مۆرکەچی ئەو وڵاتی تێدابی هەر ئەوەی نا با بڵێن دیزاینێکی جوانی هەبی فەکییت دیزاینی جوان بە ئەمە لە مەعماری پێی دەڵێن کۆنسپت دیزاینێکی جوان بە کۆنسپتێکی جوان دڵنیام لەوەی نەتیجەکی یعنی 100% دەبی وەکو کۆمپانیاکەی خۆتان یعنی هەر دەتانەوێت لۆکاڵی ئیشکان یاخۆت هەنگاوتان ناوە بۆ نمونە بۆ پارێزگاکانی عێراق یاخود سنوورەکانیشتان بڕیوە بە وڵاتانی دراوسێ یا ناوچەکە شتیواتان هەیەەوە ئێمە لە 2014
بچووکترین پرۆژەمان دەست پێ کرد لە پارێزگاکانی عراق لە زۆربەی پارێزگاکان کارمان کردو و پرۆژەکانمان دیسانیش دیارە و هەروەها لە عەمان لە ئوردن با بڵێن پرۆژەمان هەبوو و دیزاینمان هەبوو و ئیشرافمان کردو و ئیشمان کردووە بەڵێ یعنی لە سنووری عراقیش پەڕینەوە من دڵنیام دەکرێت زیاتریش بکەین دڵنیام لەوەی کە لەوانەیە تۆزە کاتمان بووە یا هەر کەسێک دەتوانێت زیاتر بکات تاکید کاروانی ئاوەدانی و گرنگیدانی زیاتر بە کەرتی تایبەت و زیادبوونی کۆمپانیا بیانیەکان یەکێکن لە بەرنامەکانی حکومەتی هەرێمی کوردستان ئەمەش هاوتەریب لەگەڵ ئارامی ناوچەکە کەشێکی لەبار بۆ کۆمپانیا ناوخۆیی و بیانیەکان ڕەخساوە بۆ ئەوەی وەبەرهێنانی زیاتر ئەنجام بدان لە هەرێمی کوردستان.